6 هەفتە بەسەر بەڕێوەچوونی هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراقدا تێپەڕیوە. هێشتا ڕووکارەکانی حکوومەتی داهاتوو ڕوون نەبووتەوە. لەوەش زیاتر هێشتا ململانیە سیاسیەکان لە دوای هەڵبژاردنیش لە نێوان لایەنە سیاسیەکان بەردەوامی هەیە. دوای ئەوەی ئەنجومەی نوێنەرانی عێراق پرۆژە هەمواری چوارەم بۆ یاسای هەڵبژاردننی گەڵاڵە کرد، عێراق بەرەو شەڕێکی دەستوری نوێ هەنگاو دەنێت. لەم نێوەندەشدا وڵات ڕوبەڕووی تەنگەژێکی نوێ دەبێتەوە کە کاریگەری لەسەر پێگەنانی حکومەتی نوێ دەبێت. ڕۆژی شەممە 30 حوزەیران تەمەنی خولی سێمی پەرلەمانی عێراق کۆتایی دێت و عێراق دەکەوێتە بۆشایی یاسایی و پەرلەمان هەڵدەوەشێتەوە و حکومەتیش دەبێتە حکومەتێکی کاربڕێکەر. بەشێک لەلایەنە دۆڕاوەکانی هەڵبژاردننی 12 ئایار بە پاساوی ڕێگری لە بۆشایی یاسایی هەوڵیاندا هەمواری چوارەمی یاسای هەڵبژاردن تێپەڕێن و تەمەنی ئەنجومەنی نوێنەران درێژ بکەنەوە تا ئەو کاتەی ئەنجامی کۆتایی هەڵبژاردنەکان پەسەند دەکرێت، بەڵام هەوڵەکانیان سەری نەگرت. پسپۆڕانی یاسایی دەستوریش دەڵێن تەمەنی هەر خولێکی پەرلەمان تەنیا 4 ساڵە و درێژکردنەوەی تەمەنیشی پێشێلکردنی مادەی 56 دەستورە بە پێچەوانەوە دەرگای تانەلێدان لە دادگای باڵای فیدرالی دەکاتەوە. بەو هەنگاوەش دەسەڵاتی یاسادانان خۆی دەخاتە بەردەم ڕوبەڕووبوونەوەی یاسایی. ڕەنگە عێراقیش بەرەو دەرەنجامێکی مەترسیدار ببات. تاریق حرب پسپۆڕ و شارەزایی یاسایی دەستوری ڕایگەیاندووە ناکرێت بۆ تەنیا یەک ڕۆژیش پەرلەمان تەمەنی خۆی درێژ بکاتەوە، ئەو هەنگاوەش دژی دەستورە. هاوکات دادگای باڵای فیدرالیش ڕاگەیەندراوێک لەبارەی درێژکردنەوەی ماوەی پەرلەمانی بڵاو کردەوە و ڕایگەیاندووە ئەو بڕیارانەی کە دوای 45 ڕۆژ لە ئەنجامدانی هەڵبژاردنەوە لە پەرلەمان دەردەچن هیچ پشتیوانێکی دەستوریان نییە. هەوڵ و پەلەکردنی بەشێک لە پەرلەمانتاران بۆ درێژکردنەوەی تەمەنی پەرلەمان لە کاتێکدایە 27 پرۆژە یاسای گرنگ و چارەنووساس بە مەبەست لای سەرۆکایەتی پەرلەمان وەلانراوە کە گرنگترینیان پرۆژە یاساکانی نەوت و غاز و دادگای فیدرالی و ئەنجومەنی فیدراڵین کە 4 ساڵە سەرۆکایەتی پەرلەمان نەیتوانیوە ئەو یاسایانە بۆ تاوتوێکردن و پەسەندکردن بخاتە بەرنامەی کارەوە.